یەکێک لەو کۆنسێرتە هەرە جوان و تایبەتانەی کا لەلایەن یەکێک لە تیپە هەرە دیارەکانی کوردستان کە ویش تیپی مۆسیقای سلێمانی دیارە بە هاوکاری ڕێکخراوی کوردستان کۆنسێرتێک سازکراوە داهاتی کۆنسێرتەکەش بەخشرا بە توشبوانی شێرپەنجە دیارە کارکردن لەسەر ئەم بابەتۆن بابەتە خێرخوازیانە ئەرکێتەوەی هونەرمەندانە جا لە هەر بوارێکا بێت و تیپی مۆسیقای سلێمانیش هەمیشە هەوڵەکانیان بۆ زۆرێک لەو بابەتە خێرخوازیانێ و هەروەها پێشکەشکردنی ئاوازی ڕەسەنی کوردیە بە گوێی بینەر و بە گوێی ئامادەبووانە دوێنێ لە شاری سلێمانی بە خۆشحاڵی و کۆنسێرتەکە بەڕێوە چووتایە چەند هونەرمەند و گۆرانی بێژێکی لاویش توانیان چەند بەرهەمێک تایبەت پێشکەش بە ئامادەبووان بکەن و بتوانن کە داهاتێکی باشیش کۆ بکرێتەوە. سەوزەکەی ماڵمە هەی سەوزەکەی ماڵمە نەخۆش نەکاوی نەشکێنی ماڵم نەخۆش نەکاوی نەشکێنی ماڵم شاني عشق وصفاء وبرانا هذا أنا زنين باغي داري وفاء وشاني عشق وصفاء وبرانا بلبلي باغي دل ما سخاز الخارة كي جواي نظري قولنا ميوانا نعني بيبانا شنمي خانما تجني بهارا لاني بيبانا شنمي خانما تجني بهارا تیپی مۆسیقای سلێمانی وەکو مەبدە هەر لەوەتی دروست بووە لە خزمەتی گەل و نیشتیمانی خۆمانین مامۆساکانمان ئاوێتی جوانیان ڕشتووە وەختی خۆی هەر لە گەنجەتیەوە تاکو ئێستا لە هەموو ئێش و ئازار و خۆشی و ناخۆشەکانی میلەتەکەمانە بۆ عاشق بۆ خۆشەویستی بۆ لێ قەومان و هەموو شتەکان وەڵامیانە بۆ ئەمڕۆژ کە ڕێکخراوی کوردستان بۆ توشبوانی شێرپەنجە تیپ مۆسیقای سلێمانی هاوکاریان نەکەین بۆ ئەوەی کۆمەکێکی باش کۆکەینەوە تۆزە فرمێسک و خەندە بخەینە سەر ڕووی کەسوکاری توشبوانی شێرپەنجە من خۆم 5-6 برادر لە دەرەوە پاریان ناردۆتەوە هەر خۆم خۆشمان بیتاقەمان بڕیوە و کەسوکار و برادەر و ئەوانەی خۆمانەوەی بزانم زۆریان دێن و لە پشتمەشەوە لە بە هۆڵەکەی دیارە خەڵک خۆشەویستێکی زۆری هەیە بۆ کارە خێرخوازانە زۆر سپاسیان نەکەینێ بە ناوی تیپی سلێمانیەوە سپاسی هەموو کەسانە هێن کە دەستی ئەمیشەیان کرد ینی هەموو کەناڵی عەلامیەکان یعنی ئێمە هەمووی بەخۆ بەخش کردومانە دەنگ هۆڵ ینی حکومەت یاریم هۆڵەکەی بەخۆ یاوی نەتێ تیپی مۆسیقای سلێمانی هەمومان بەخۆ بەخش دەنگ بەخۆ بەخشکەراو ئینارە ئێوەی بەڕێز هەموو لایەنەکان دەستمانەوەتە باڵی ئیشەکە بۆ ئەو هەستە لە خەڵکی شابینینەوە بەڕاستی خۆی هەر گۆرانی خۆی هەستێکی نیشتیمانیە مۆسیقا هەستێکی نیشتیمانیە هونەر خۆی نیشتیمانە بەڕاستی ئەنی کە ئێمە لە بواری هونەری مۆسیقاوانیایی شەکەین هەر خۆی گۆرانی کە تۆ بۆ عەشق و بۆ وڵات و بۆ خۆشەویستی و بۆ مناڵ و بۆ گەورە و کە ئەمانە هەموو میلۆدی و مۆسیقا و دەنگ و ئاوازەکان بۆ خۆشەویستکردنی ئینسانە بەرامبەر یەکتری بەرامبەر خاک و نیشتیمان هەر خۆی ئەم کارانە هەر هەمووی پێکەوە دڵی ئینسان ئێمەمانێت دڵی ئینسانەکان خۆشکەین پێکە و یەکتریان خۆش بێ و وڵاتی خۆیان خۆش بێت ئێمە وەکو هونەرمەندان بەڕاستی کاری لە پێشینەمان هونەرمەندی ڕاستەقینەی میلەتەکەی کاری پێشینەی ئەوەیە کە بتوانێت بەهەر هۆکارێ بێ لە ڕێی هونەرەکەی و بیا لە ڕێی هەر شتێکەوە بێ خزمەتی میلەتەکەی بکە لەم زۆرە بۆنانە بە خۆبەخشانە بەشدار بێ ئەو بەرهەمانی منیش خۆی 4 گۆرانیە بەڵام لە توی 2 گۆرانی کۆمان کردوێتەوانێت چونکە میکسن بە 2 گۆرانی حسێبمان کردووە من ئەمڕۆ ئەو گۆرانیانە پێشکەشەکەم کە دوانیان پێشتر لە باوکم هەروتوێتی پێشتر بەڵام چەند هونەرمەندێکی تریش پێشکەشی کردو ئەمڕۆ لێرە پێشکەشتان یەکەم.